کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هاتوومەتە خزمەتتان لە بەرنمەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە وڵاتی فەڕەنسا یەکشەمبەی ڕابردوو بەڕێوە چوو. ئەو هەڵبژاردنە لە ئاستی نێودەوڵەتی چ تاسیرێکیە بێت و یا لە ئاستی وڵاتانی ئوروپایی هەروەتر. گرنگی هەڵبژاردننی فەڕەنسا وڵاتی فەڕەنسا و هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە چیدایە؟ جا لەوە کە ئێمە لەسەر ئەحزابی جۆراوجۆر لە وڵاتەدا قساکەین، هەوڵ دەدەین تەئسیری ئەم هەڵبژاردنانە لە ئاسی نێودەوڵەتی و لەسەر شەرایەتی ئێستەی سیاسیش هەڵسەنگێنین. هەر بەمبۆنەوە داوەتمان کردووە لە کاک ڕەوفی کەعبی، هەڵسوڕاوی سیاسی کە بەشداری ئەم بەرنامەیە بێت. کاک ڕۆڤگیان بەخێربی بۆ بەرنامەیە. زۆر سپاسدانەکەم کاک مەحیەی بەڕێز ماندوو نەبن، سڵاو و ڕێزمەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەی دیالۆگتان بە هیوای سەرکەوتنتان. زۆر سپاس. کاک ڕۆڤ هەروە لە پێشێکەکە باسم کرد کە هەڵبژاردنەکان بەڕێوە چوو. پێم خۆشە با بینەرانی ئێمە بزانن هەڵبژاردن لە فەڕەنسا بە چ شێوەیە، کە چۆنە و چۆنە ئەبێت چەنێل ئەو کەسانەوە خۆیان بەربژێر کراوە یا بەربژێر کراون ئەبێت چەند دەرسەد لە ڕێیەکان بێنن. لەو بابەتەوە پێم خۆشە لە سەرتاوە تەوزیحاتێک بدەن، جا دوایی ئەچینە سەر باسەکەمان. وەکو هەموو وڵاتێک فەڕەنسەش دیارە لە قۆناغە جۆر بە جۆرەکان ئەو شەرایەت و ئەو مادا و ئەو بەندانەی کە دایدەنێن لە قانوندا لە یاسای بنەڕەتی واتە قانونی ئەساسی بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەگۆڕدرێ و گۆڕاوە. تا ئەو جێگەی کە بە فەڕەنسا هەڵبگەڕێتەوە دەتوانین بڵین کە هەڵبژاردن بە دەنگی ڕاستەوخۆ و گشتی خەڵک هەڵدەگەڕێتەوە تقریبەن بۆ 150 ساڵ لەو پێش، لە کاتی ئەو دەمەی کە پێیان دەکوت جمهوری دووەم. چون وەک بزانن لە پاش شۆڕشی مەزنی فەڕەنسەوە تا ئێستا یاسای بنەڕەتی بۆ سیستمی کۆماری لە فەڕەنسا 5 دەورەی هەبووە. ئەو شتێک کە ئێستا ئەوڕۆ هەیە پێی دەڵێن کۆماری پێنجم. لە دەورەی کۆماری دووهەمدا کە ساڵی 1848 زاینی بوو، پێم وابێ ئەگەر ئیشتبانەکەم دەبێتە 152 ساڵ لەوە پێش، کاتی ناپلئۆن شارڵ لوی ناپلئۆن بوو، ئەوەی کە بە ناپلیۆنی سێ مەشهور بوو و مەشهور کرای لە دنیادا بە نێوی ناپلیۆنی سێ، ئەو بۆ یەکەم جار ئەو قانونی هەڵبژاردننی گشتی دەنگی گشتی و ڕاستەوخۆی خەڵکی بنیاننا. بەڵام ئەلبەتە ئەو کۆماری دوو هەمە فەقەت دەورەیەک سەرۆک کۆماری بوو، ئەویش بۆ خۆی بوو. پاشانی دی دەزانین کە ئاڵوگۆڕەکانی پاش ئەو دەمی ئوروپا و فەڕەنسا وای هێناکە فەڕەنسا بوو بە ئەمپراتور و یاسای بنەڕەتیەکەی بڕێگۆڕدرا. بەڵام ئەو دەم یەک تایبەتمەندی هەبوو کە تایبەتمەندیەکی گەورەیە، ئەویشەوەیە کە ئەو دەم دەنگی گشتی و ڕاستەوخۆی خەڵک بەس بۆ پیاوان بوو، ینی ژن مافی دەنگدانی نەبوو. دەزانین کە لە فەڕەنسا 1944 ینی تقریبەن ماوەیەک پێش لە کۆتایی هاتنی شەڕی دووەمی جەهانی، شارڵ دە گۆڵ کە سەرۆکی بڵین حکوومەتی کاتی بوو، ینی ئەو دەورەی کە مقاومەت بوو لە دژ بە فاشیزم، ئەو دەم ئیبلاغیەکی نارد و بەهەرحاڵ ژنیش لە فەڕەنسا مافی دەنگدانی وەرگرت. هەر لە دەورەی خودی شارڵ دە گۆڵدا لە ساڵی 1966دا دیسانەوە، چون ئەو تەجروبە و ئەو ئەزمونەی ناپلئۆنی سێ بوو، ئیدی ماوەی 100 ساڵ بڕێک زیاتر لە 100 ساڵ هیچ سەرۆک کۆمار یا هیچ سیستمێکی فەڕەنسەوی کە دامەزرا بوو بۆی نەبوو، یان نەیدەوێرا، یان پێی باش نەبوو، یان پێی سەلاح نەبوو کە ئەو سیستمی دەنگدانی ڕاستەوخۆ و گشتیە دیسانەوە بەرقرار بکاتەوە. لە ساڵی 1966دا ژەنڕاڵ دە گۆڵ ئەو سیستمەی دیسانەوە بنیاننا. ئەو جار ئیدی بەڕاستی
گشتی بوو چونکە ژنانیش مافی دەنگدانیان بوو ئەوانە ئەوەی کە ماوەکەی 5 ساڵە 7 ساڵە ئەوەڵ لە دەورەی جمهوری دووەم 4 ساڵ بوو پاشان بوو بە 7 ساڵ لە ساڵی 2002دا لە تەوافقێکا کە بینی ژاک شیراک بوو ئەو دەمسەرە کۆمار و ژۆسپەن لیۆنەل ژۆسپەن کە نخست وەزیری فەڕەنسا بوو کردیان بە 5 ساڵ ئەویش بوو ئەوەی کە هاوکات بێ و هاودەورە بێ لەگەڵ نوێنەرانی مەجلیس و پارلەمان ئەوانش کە 5 ساڵە لەو کات ئێستا داوای لێبردنەکەم کاکڕەوە ئێستا کە هەڵبژاردننی سەر کۆماریەکرێ هاوکاتیش هەڵبژاردننی مەجلیسی شەکرێت 1-2 مانگ پاشەوە 1-2 مانگ پاشەوە ئەویش بۆ ئەوەی کە چونکو پۆستی سەرۆک کۆماری لە فەڕەنسا گرینگە هەرچەند نظامی پارلمانی و جمهوریە بەڵام پۆستێکی گرینگە بۆ ئەوەیە کە ئەو دوو ئەزمموی کە پێیان دەکوت هاوژیانی سیاسی کە دوو کەڕەت تەجروبەمان کردی یەکیان فرانسوا میتەران بوو لە ساڵی 1986 لەگەڵ ژاک شیراک یعنی ژاک شیراک گۆلیست بوو نەخۆست وەزیر بوو ڕئیس جمهور فرانسوا میتەران بوو کە سۆسیالیست بوو و بەرعکس لە 1997 دا لیۆنە ژۆسپەن سۆسیالیست بوو نەخۆست وەزیر بوو ژاک شیراک گۆلیست بوو سەرۆک کۆمار بوو جا هەر بۆیە تەوافقیان کرد لە 2002دا ڕێکەوتن بۆ ئەوەی کە ئەو سناریۆیە تکرارەوە نەبێ ینی لانی کەم ئەو کەسەی کە خەڵک دەنگی پێدەدا زۆر بۆی هەیە زۆر ئیمکانی هەیە کە لە مانگێکی دوای وە پاش هەڵبژاردندا ئەو ئەکسەریەتیە یا ئەو زۆرینەیە لە اختیاری ڕئیس جمهوردا دابنێن بۆ بتوانێت سیاسەتەکانی بەرێتەوە پێش ئەوە هۆی سەرەکی هێنانەوە خوارەی دەورەی سەرۆک کۆماری بوو کە 5 ساڵ هەڵبەتە ئێستا قسەکەیە دیسانەوە بچنە سەر 7 ساڵوانەوە باسێکی دیکەیە تا ئەو جێگەی بە خودی ئەوانەی کە نێوی خۆیان دەنووسن بۆ ئەوەی کە بەشدار بن لە هەڵبژاردننی سەرۆک کۆماری دیارە زۆر عجایب خەرایب شتێکی نییە مەسەلەن 18 ساڵی ئەبێ بێ ملیەتی فەڕەنسەوی بێ نابێ لەژێر حکمی دادگا و دادپەروەری ببێ ینی محکومیەتی هەبێ سرویسی خۆمان پێی دەڵێن خدمەتی وەزیفەی کردبێ کە ئێستا هەڵبەتە نەماوە لە فەڕەنسا بە شێوەیەکی زۆر فۆرمالیتەیە دەتوانین بڵین و هەروەها بەڵام یەک شت کە زۆر گرینگە ئەویش ئەوەیە کە هەر لەو کاتەوە کە بڕیار دراکە هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە فەڕەنسا بە دەنگی گشتی و ڕاستەوە خۆی تەواوی خەڵک بێ بەڵام یەک مەرجی بچووکی هەیە کە هەرچەند بچووکە بەڵام زۆر گرینگە ئەویش ئەوەیە کە ئەبێ ڕادەیەک پشتیبانی نەک لایەنگری چون بڕێک جیاوازە پشتیبانی ینی لە بەربژێری ئەو کەسانەی کە خۆیان ئامادە کردووە بۆ بەشداربوون لە هەڵبژاردننی سەرۆک کۆماریدا هەندێک نوێنەری مەجلیس بێ نوێنەری مەجلیسی ناوچەکان بێ پارێزگاکان بن یا وەک بڵین ئەندامی شۆرای پارێزگا و ناوچەکان بن ئەبێ لانیکەم ئەوەڵ 50 بوو پاشان بوو بە 100 ئێستا ئەبێ 500 بەرگەی پشتیبانیان لەلایەن ئەوانەوە بێ ئەویش مەرجی خۆی هەیە ئەویش بەو سوورەتەی کە ئەو 500 کەسە نابێت لە مەسەلەن چەند پارێزگای تایبەتی بن ئەبێ بەربڵاو بێتەوە لە 30 پارێزگا وەک بڵێن فەڕەنسا ممکنە 100 پارێزگای هەبێ 105 پارێزگای هەبێ ئەبێ لانیکەم لە 30 پارێزگا ئەوانە بڵاو ببوێنێتەوە ئەو ببوونێتەوە ئەو پێ دەڵێن ئەو نوێنەرانە یا ئەو کەسانەی کە بەرگەی پشتیبانی دەدەن عەرزم کردن وەک لایەنگری نییە ینی بەنەوەیەک خۆمان بڵێن تاییدیە دەڵێ مەسەن من پێم باشە کە ئەوە خۆی مەسەلەن کاندید بکە بۆ ئەو هەڵبژاردنە جا ئەوش بۆ خۆی مشکلاتێکەیە کەسانێکە کەمتر ئەحزابێکە کەمتر نوێنەریان هەیە لە پارلەمان لە پارێزگاکان لە ناوچەکان لە شارەداریەکان ئەوانە خۆ بۆی هەیە کە ڕەنگە هەر نەتوانن ئەو 500 ئیمزایشە کۆ بکەنەوە دەرنەتیجە ناتوانن
خۆیان معرفی بکەن تا ئەو جێگەی بە دەرسەدی ئارا هەڵدەگەڕێتەوە هیچ دەرسەدێک بۆی نییە کە دابین کرێت لە یاسای بنەڕەتی و لە یاسای هەڵبژاردندا بەڵکو دیارە هەر کەس لە 50% زۆرتری هێنا دەبێتە سەرۆک کۆمار ئەگەرنا کە زۆر محتەمەلەکە نەیهێنێ چون بە هەر حاڵ پلۆرالیزمێکی سیاسی هەیە ئەحزابی تایبەتی هەیە ئەفکاری جۆر بە جۆر هەیە ئەوەیە کە ئەوەی ئەو دوو کەسەی کە زۆرتر ڕای دێننەوە لە دەوری یەکەم دەچنە دەوری دووهەم و دەوری دووهەم ئەو کەسەی کە دەنگی زۆرتر بێنێتەوە بە هەر دەنگێکەوە دەبێتە سەرۆک کۆماری فەڕەنسا. بەڵێ هەروە پێشتریش لە بدایەتی بەرنامەکەەوە ئاماژەم پێکرد 2 نەفەر لە بربژێران وەکو ئەمانوێل ماکرۆن و ماری لۆپێن ئەوانە زیاترین ڕێیان هێناوە بە کەوتنە دەوری دووەم بەڵام چەند جێگەی سەرنجە لەم هەڵبژاردنە یەکێکیەوەیە کە لۆپێن کە حزبی ڕاستە یا حزبی ڕاستی ئەفراتیە کە بە ناوی کۆمەڵگای نەتەوەیی ئەناسرێت وایە نێوی فەرمیەکەی پێشتر جبهەی ملی بوو یانی بەرەی نەتەوایەتی ئێستا کردو یان ناویش داستانە کە بە خاتری باوکی چون باوکی ئەو بەرەی نەتەوەیی پێکێنا بوو بەڵام ئەم ئەویست پڕک خۆی وا پیشاندا کە ئارامترە لە باوکی و نەرمترە و زۆر وەکو ئەو ڕاستێکی ئیفراتی توندڕە و تندخونیە ناوەکەی کردووە بە بڵێن تەجەمعی ملی تەجەمعی نەتەوایەتی یان بڵێن کۆبوونەوەی نەتەوایەتی نەک بەرەی نەتەوەی زۆر فەرقێکی ئەوتویان نییە بەڵام ئیدی بڵێ ئەو دوو کاندیدا ئەوانە ماکرۆن بە 28 لە ڕێیەکان و لۆپێنیش بە 23 لە ڕێیەکان وازانم وانە هات نزیک بە 24 بەڵام زۆر شت لەم قەزیا جێگەی سەرنجە ئەویشەوەیە کە ئەم حزبانە بۆ خۆیان وەکو ئەحزابی سنەتی نین کە ئەوە ڕێکخراویان ببێتوانە حتا حزبی چەپیش کە ئەویش تقریبان نزیک بوو لەوەی کە بێتە دەوری دووەم حزبی چەپ کە بەڕێبەری یا فەڕانسەی کە خۆی ڕادەست ناکە بەرابەری ژان-لوک مەلانشۆن بەڵێ مەلانشۆن بەرابەری مەلانشۆن ئەویش تقریبان نزیک بوو بێتە دەوری دوو بەڵام سەر نەکەوت و ئەو دوو حزبیکەیان هاتنە سەر ینی ماکرۆن و لۆپێن هاتوونەتە سەر ئەکرێکە تۆزێک لەسەر ئەم ئەحزابە هەروە بە کورتی باس کە جادوایەتی نەسەر پرسیارەکەیت. بەڵێ وڵا پرسیارێکی گرنگە کاک مەحیا عەرزم بە حوزور چونکو ئەو تایبەتمەندیە بەو دەورە هەڵ ناگەڕێتەوە هەڵەگەڕێتەوە دەوری پێش کە کەس بڵێن زۆر کەس نەیدەتوانی چاوەڕوانیەوە بێ کە ئیمانوێل ماکرۆن هەڵبژێردرێت بەڵام لە دەوری پێشدا دیمان کە هەم حزبی سۆسیالیست هەم حزبی کۆمۆنیست هەم ڕاستی سنەتی بڵێن گۆلیستەکان یا ئەوانەی کە ڕابردووی گۆلیستیان هەیە ئەوانەش زۆر ڕایا و دەنگیان هاتە خوارەوە و لەو دەورەیشدا کە ئاماژتان پێدا دیسانەوە دووپات بووە بە شێوەیەکی بگرە زۆر بەربڵاوتر و تونتر و ڕادیکالتر ینی مەسەلەن حزبێکی وەک حزبی سۆسیالیست بە 2% حزبی ئەو خانمی پێکرێس کە پێشینە و سابقەی گولیستیان هەیە مەسەلەن چوار و وردێکس سەبزەکان کە هەر ساڵ و ساڵ نوێ لەو پێش لە هەڵبژاردننی ئوروپا زۆر دەنگێکی زۆر و باشیان هێنایەوە مەسەن ئەوانیش لەژێر 5% بوون ئەو تایبەتمەندیە ئەویش ئەوەیە کە وەک ئاماژەتان پێدا لەو دوو دەورەیدا دەبینین کە ئەحزابێک کە پێیان بڵێن سنەتییان بڵێن کلاسیک یا هەروشەیە کە گونجاو بێ بەکاری بهێنین ئەوانە سەرڕایەوەی کە لە پارێزگاکان و لە ناوچەکاندا هێزیان هەیە زۆر شارەداری و پارێزگا و ناوچەیان بەدەستەوەیە
ئەوانە بەڵام لە هەڵبژاردننی سەرۆک کۆماریدا شکان و زۆر نزم بووەوە دەنگی دەرسەدی دەنگەکانیان و ئاراکەیان. ئەوە زۆر جێگای پرسە بووە لە وڵاتێکی وەک فەڕەنسا کە وڵاتێکە کە ڕێکخراوە تێدا بەرچاوە مهمە گرینگە بجووتنەوەی کۆمەڵایەتی بەردەوامە لەو وڵاتەدا بە نسبەت وڵاتەکانی دیکەی ئوروپا و ڕەنگە بڵێن هەموو وڵاتەکانی دنیا بۆ وای لێ هاتووە ئەوە خۆی بەهەرحاڵ خەسارناسیەکی تایبەتی دەوێت و ممکنە باسەکە بڕێک درێژخایەنتر بکە. بەڵام ئەوەی کە بەرچاوە ئەویش ئەوەیە کە ئێمە لە جیاتی ئەو دوو ڕەوتی سەرەکی پێشتر کە بوومان یعنی گۆلیستەکان و سۆسیالیستەکان و باقی هێزهایەک بوون کە گەرچی لە ناو کۆمەڵدا بوون بەڵام بەڕادەیەکی زۆر بەرز هیچ کات نەگەیشتن. بۆ نمونە بڵێم هەر خودی خانەوادەی لۆپێنیانی باوکی کە ئەو حزبەی دامەزراند خب زۆر سەر نەکەوت گەرچی دەنگی هێنا گەرچی پەرەیساند بەڵام لە هەڵبژاردننی 2002 ئەویش بە خاترەوەی کە بەشێکی زۆر لە چەپی فەڕەنسا بەهۆی ئەوەی کە لیۆنێل ژۆسپێن 5 ساڵ نخست وەزیر بوو لە بیلانەکەی ڕازی نەبوون دەنگیان پێ نەدا بۆ لۆپێن باوکی ئەم مارین لۆپێنە بە 16% چووە نێو چووە دەوری دووهەم و لەوێدا دیتمان کە ژاک شیراک خۆب زۆر بە ڕایەکی زۆرەوە چون هەموو چەپەکانیشی تر چوونە پشتی دەنگیان پێدا پیرۆز بوو. ئەو دوو ڕەوتی سەرەکیە شکاوە ئەوە ڕاستیەکە ئینسان ناتوانێت حاشای لێ بکە. هەرچەند ئەرزم کردن شێوەی هەڵبژاردن و شێوەی ئیدارەی سیستەم لە فەڕەنسا بەجوورێکە کە هیچ حزبێک ئەوە بۆی نییە کە لە بین بچێ بلەخەرە لە شوێنێک لە ناوچەهایەک لە پارێزگاهایەک لە شارەداریایەک وەک نوێنەری مەجلس وەک سەناتۆر ئەوانە بلەخەرە دەمێنن. هەر بۆ نمونە لە ساڵی 2007 کە ئیمانوێل ماکرۆن هەم بە نەوعێک لە سۆسیالیستەکان دەنگی هێنا و وەرگرت هەم لە ڕاستی بڵین بە پیشی نەو سابقەی گۆلیستەوە بەڵام هەر لە مەجلسدا سۆسیالیستەکان گولیستەکان ئەوانی دیکەش توانیان ڕادێکی زۆر نوێنەر بۆ مەجلس بەڕێکن لەوە سەرتر لە هەڵبژاردننی شارەداریەکان و ناوچەکان ڕاستەکان سەرکەوتن و سۆسیالیستەکانیش زۆر دەنگێکی معقولیان هێنایەوە. هەر بۆیە کە دەتوانین بڵین ئەمە دەستپێکێکە بۆ بەرەوچوونی سێلایەبوونی کۆمەلگای فەڕەنسا. یعنی ئەمە بەگشتی ڕاستێکی توندمان هەیە کە زۆر لەگەڵ ئوروپانیە ئەڵبەتە مارین لۆپێن 5 ساڵەوە بەر شعاری هاتنە دەرەوە لە یۆرۆی بوو ینی لە پارەی هاوبەش بەڵام ئەیدی ئەو دەورە نەیکرد دەیزانی زۆر دەنگ لە دەست دەدا و یان ڕەوتێکەیە کە لە خەرە چەپە ڕادیکاڵە ئەیەوێت گۆڕانکاری لە وڵاتە بە قازانجی چین و توێژی زەحمەتکێش و کرێکار و ئەو کارمەند و کارگەرانەی کە حقوقێکی کەمیان هەیە کە ئاخریمانیان زۆر بە سەختی یەک دەگرێتەوە و لەو وەسەتەشدا کەسێک وە فکرێک کە نەزۆر ڕاستێکی توندە نەزۆر چەپێکی ئەوتۆیە ئێمە بەرەو بەڵام ئەوە یەکشەوە ینی بەدەست نایەت یعنی ڕەوتێکی درێژخایەنە. ئەمە ویست یەک خاڵی تر بڵێم باستان دەکەم کە ڕەنگە بۆ بیسەران و بینەران خراپ نەبێ بزانن ئەویش لەسەر ئەو شتەیە کە پێی دەڵێن دەنگی بەکەڵک دەنگێکە کاردانەوەی هەبێ دەنگێکە قازانجی ڕاستەوخۆی هەبێ ئەویش ئەوەیە کە لە نێو هەر خانەوادەیەکی سیاسیدا کە چەند حزب هەن حزبێک دەنگی زۆرترە ئەو حزبە یەکێک لە ئیستدلالەکانی یەکێک لە تەبلیغاتەکانی ئەوەیە کە دەی ئەمن چون شانسم زۆرترە بۆ ئەوەی
مەسەلەن بچمە دەوری دووهەم یا من هەڵبژێردرێم یا ئەوە دەی باشە ئەنگۆی دی بۆ بە 2 3 4 5% خۆتانەوە ماندوو دەکەن دەی با دەنگ بدەن بە من دەی با من ئەوە شتێکە کە هەم باشە وەک بڵین نەخشە ڕێگایەکی هەڵبژاردن وەک سیاسەتێکی ئێتلافی وەک سیاسەتێکی بەڵام لەو لای دیکەشەوە ئەو زەرەرەی هەیە کە ئەو هێزانەی کە کەمێک بچووکترن خب دەنگیان نامێنێ لە نێو کۆمەڵگادا و بە نەوعێک لە ژێرپێی حزبە گەورانەدا ورد دەبنەوە ئەوە لە زمانی میتەرانیشەوە دەسی پێکرد ئەگەر لە بیرتان بێ ئەو هەڵبژاردنەی یا ئەوانەی کە تەمەنیان ڕێگە دەدا ئەو هەڵبژاردنە مێژوویەی 1970 کە فرانسوا میتەران هەڵبژاردرا حزبی کۆمونیست ئەو دەم زۆر دەنگێکی باڵای هەبوو یعنی مەسەلەن بۆ خودی ژۆرژ مەخشە پێم وایە لە زیاتر لە 15% دێنا بۆ مەجلیس پێم وایە بێ دەوروبەری 20 وردەیەک بوون دەرسەد زۆر بەڵام هەمیشە تاکتیکی میتران ئەوە بوو کە ئێوە ینی منزوری سەر ئەوانە بوو کە بە سۆسیالیستەکان ڕائینادن لە هەڵبژاردنەکاندا ئەو چەپانەی کە بە سۆسیالیستەکان ڕائینادن ئەوانە هەر لە دەوری یەکەمەوە دەنگی بە قازانج بدەن دەنگێک بدەن کە کاردانەوەی ڕاستەوخۆی هەبێ ئەو دەورەش دیتمانی دی هەموو کەس ئێستا باسیەوە دەکات دەڵێ باشە مەلانشۆن 22% دەی باشە ئەوە سەبزەکان 4 وردەیەک ئەوە کۆمونیستەکان 2 وردەیەک ئەو دوو چەپەیتر بە هەر یەکەوە مەسەلەن 1.2% دەی زۆر بۆی بوو کە مەلانشۆن بڕواتە دەوری دووەم زۆر کەس ئێستا ئەوانش خەتابار دەکەن دەڵێن تەقسیریەوەیە بەڵام من پێم وابێەوە زۆر خاڵێکی گرنگە کە دواتر وەک عەرزم کردن لە لێکۆڵینەوە لە ئەو یان خەسار ناسیە کە باسم کرد لەسەر کۆمەڵگای فەرەنسا و ئەحزابی و ئەو ڕەوتە جێگای هەیەەوە باس بکرێت چون خاڵێکی گرنگە نابێ ئەروە زۆ قەزاوت بکرێت کە تەخسیری ئەو 2 3 و 4% بوو کە مەلانشۆن نەیتوانی بڕوات مەلانشۆن سابقەیەکی هەبوو بۆ ئاگاداری خۆتان ئەوە بووم ئەمەویست ئەرستان بکەم لە 2 دەورەی پێشوودا ینی لە 2012 و 2017دا کاندیدای فەرمی حزبی کۆمونیستی فەرەنسا بوو مەلانشۆن یعنی مەلانشۆن بۆ خۆی یەکێک لە سۆسیالیستەکان بوو کە هاتە دەرەوە کە تاریخەکەی هەڵەگەڕێتەوە بە 2005 کە ئەو مخالفەتی معاهدەی ئوروپا بوو کە حزبی کۆمونیست بوو کەسانی وەک مەلانشۆن بوون حزبێکی ئەو پێیان دەکوتن ترۆتسکیەکان بوون بڕێک لە سەوزەکان بوون ئەو دەم ئێتلافێکیان پێهێنا و حزبی کۆمونیست دەرواقع زۆری کۆمەک کرد بە مەلانشۆن کە ببێ بە مەلانشۆن چون مەلانشۆن تەشکیلاتی نەبوو حزبی کۆمونیستی فەرەنسا دیارە دەنگی زۆر هاتووەتە خوارەوە بەڵام ڕێکراوی هەیە تقریبەن لە هەموو شوێنێکی فەرەنسا هەیە حزوری هەیە لە شارەداریەکانەیە لە ناوچەکانەیە لە پارێزگاکانەیە نوێری مەجلیسیەیە وەلانی کەم لە هەموو بزوتنەوە و جوڵانەوە کۆمەڵایەتی سیاسەکان کە لە فەرەنسا هەیە و دەخۆڵقەیە دەوری هەیە هەر بۆیە زۆری یارمەتیدا بەڵام بەداخەوە ئەوە عەرزم کردی ئێستا باس لەسەر لێکۆڵینەوە لە ئەم حیزب و ئەو حیزب و یان ئەم کاندیداوە و کاندیدانیە بەڵام خۆ بەداخەوە ژان لوک مەلانشۆن نەیتوانی لەو شتە زۆر باش ئیستفادە بکە زۆریان پێکوت زۆریان هاوار لێکرد کە بابە وەرن شتێک کوین پێکەوەوانە بەڵام خوبیدی ڕوتیرکە بە جوورێک بوو پێیوا بوو کە دەتوانێت بە تەنێ ئەو کارە بکە ئەوەیە کە دەرواقع ئەمەویست بڵێم ئەو شتە تازەیی نییە ئەو شێوە هەڵبژاردنە بۆ ئەوەی کە کورتی بکەمەوە ببورن بڕێک درێژی خایەن بەڵام لە هەڵبژاردنە کانی دیکەدا وەک مەجلیس وەک مەجلیسی ناوچە وەک مەجلیسی پارێزگا وەک شارەداریەکان کە زۆر گرنگن لە فەرەنسادا لە ژیانی ڕۆژانە و سیاسی و کۆمەڵایەتی خەڵکدا شارەداریەکان زۆر دەورێکی ڕاستەوخۆ و بە کەڵکیان هەیە و بەهێزن ئەوە سنەتێکەیە لە فەرەنسا کە
دەوری یەکەم هەموو خۆی معرەفی دەکا، دەوری دووهەم ئەو فامیلی سیاسیانە ئەوانەی کە زۆر بێ کۆ نزیکن پێی دەڵێن قانونی جمهوری یان بڵێن قاعدەی جمهوری لە نێو خۆیاندا ئەوەیە کە ئەو کەسەی ئەو حزبەی مەسەلەن ئەگەر سێ حزبی چەپ بەشدار بوون ئەو حزبی چەپەی کە یەکەم هاتووەتەوە ئەو دوو حزبەی دیکە ئەگەریش هەڵبژێردن بۆ دەوری دووەم خۆیان دەکشێنەوە. یعنی قانونی جمهوری فەرەنسا وەک مەسەلەن هەندێک لە وڵاتەکان وەک ئیتالیاوانە یەک دەورەیە نییە، دوو دەورەیە. ئەوە بۆیە عەرز دەکەم چون پاشتر حتمما ئیشارەی پێ دەکرێ ئەوە بۆ ئەو خاڵە گرنگەیە کە لە فەرەنسا ئێتلافی سیاسی دەورێکی باڵایی هەیە. هەر بۆیە تا ئێستا لۆپێن بە 15 17 18 22% هیچ کات نەیتوانیوە ڕادەیەکی بەرچاو نوێنەری لە مەجلیس ببێ. بۆ چونکە لە دەوری دووەم نەیتوانیوە ئێتلاف بکە، نەیتوانیوە کەس کۆ بکاتەوە. ببورن بڕێک درێژی خاند. بەڵێ هەروە بخۆشتان ئاماژەتان پێ کرد ئەو جۆرە پێ دەچێت کە لە دەوری دووەمدا ئەحزابی چەپ بێنە پشتی لایەنی چەپ کە لێرا ئەتوانین بڵێن ماکرۆنە و ئەحزابی ڕاستیش ڕێیەکانی خۆیان بخەنە پاڵ لۆپێن. بەڵام ژان لۆک مەلاشۆن بۆ جۆرە کە باسی کردووە نەیوتووە کە ئێمە ڕێیەکانمان بە ئەدەین بە ماکرۆن، بەڵکو وتوویەتی ئێمە هەوڵە دەین لۆپێن نێتە سەر. بەشێکی زۆر لە لایەنگرانی حزبی چەپ یا مەلاشۆن گەنجانن و بۆ جۆرە کە باس دەکرێ ئەمانە هەوڵیانەوەیە یا لە هەڵبژاردنا بەشداری نەکەن لە دەوری دووەمە یا گەریش بەشداریان کرد ڕێی سپی بدەن بۆ ئەوەی کە نانەوێت وا دیارە لەگەڵ خودی ماکرۆنیش کێشیان هەیەەوە. ئەمە چۆناڵە سەنگێن بەڵام بە کورتی چونکی پرسیاری ترم زۆر هەیە کاک. بەڵێ ببورن ئەو پرسیارەی ئەوڵ زۆری درێژخان. من یەک بۆ ئەوەی کە بە کورتی باسی بکەم دوو شت عەرز دەکەم. یەک ئەوەی کە مارین لۆپێن ئەو بڵێن خۆیان پێیان دەڵێن ئەو شەیتانە نییە کە مەسەلەن باوکی 20 ساڵەوە پێش بوو. ئەوە تا ڕادەیەکی زۆر موافق بووە کە وا خۆی پیشاندا کە ئینسانێکی معتەدلتر و ملایمترە و بەرنامەکانی گۆڕاوە و خۆ بەڕاستی ئیفراتی نازانێت گەرچی بلەخەرە هەموو چاودێرێکی سیاسی وەک ڕاستی ئیفراتی چاو لێ دەکەن. هەر بۆیە ئەوڕۆ لە فەرەنسا تەزاوراتە بۆ پشتیبانیکردن لە یان بڵێن دژ بە لۆپێن تەزاورات بکەن. ئەو تەزاوراتە پیشانی دادا تا چ ڕادەیەک ئەو هەڵسوڕانی دەنگە عمل دەکا. یعنی ئەو دەنگە مەسەلەن لە دەوری یەکەمدا هەرکەس بە کاندیدی خۆیدا بێ، بەڵام دەوری دووەم بە خاتری ئەوەی کە نەهێڵن مارین لۆپێن ببێ بە ڕئیس جمهور بە سەرۆک کۆمار بە ناچار بە مەکرۆنی بدەن. ئێمە سێ دەورەمان هەبووە. 2002 کە عەرزم کردن لۆپێن و شیراک بوون، 2017 ماکرۆن و لۆپێن بوون، ئەم 2022 کە دیسان ماکرۆن و لۆپێن. کە چاو لێ دەکەین هەر دەورێک ئەو تەزاورات و پشتیبانی و کە لە دەرەوە دەکراو ئەوانە زۆر هاتووەتە خوارەوە، زۆر کزەوە. ئەوڕۆ نازانم چ دەبێت، بەڵام ئەوڕۆ یا ڕۆژێکی دیکە بارحاڵ لە بینی دوو عەرزم بە حوزور لە بینی دوو دەوردا ئەو شتە هەمیشە دەقەونێت. زۆر بۆی هەیە. ئێستا وەک فەرمووتان زۆرێک لە جوانەکانیش دەڵێن نەبە ماکرۆن نەبە لۆپێن، هەردووچیان بۆ ئێمە فەرقەیە. من زۆر بە کورتی بڵێم پێم وابێ ئەو نیگەرانیە هەیە بۆی هەیە کە ئەو شتەی کە لە 2002 بەڵام لە دەوری یەکەم ڕوویدا، یعنی دەوری یەکەم لۆپێن ڕێی باوکی ئەم مارین لۆپێنە ڕێی لەسەرەوە نەبوو، بەڵام چونکو ژمارەیەکی زۆر لە چەپ بە جۆسپەن ڕایان نەدا، جۆسپەن نەچوە دەورود و خۆی کشاوە لە
ژیانی سیاسی ئەوانەدا من ئەڵێم بۆی هەیە کە ئەو دەوری دوومە ئەو سناریۆ یا ئەو ڕووداوی دەوری یەکەمە تکرار یانی لۆپێن 50% نییە زۆر زەحمەتە لە جامعەی فەڕەنسەدا بەڵام زۆر نزیکە ئەو دەورە و یەکێک لە مەترسیەکانەوەی عەرزم کردن کە بەشێکی زۆر لە خەڵک بە مەکرۆن ڕای نەدا. ئەگەر بینە سەر هەڵسەنگاندنی هەڵبژاردننی سەر کۆماری لە ئاستی نێودەوڵەتی فەڕەنسا چ جێگە و پێگەیەکی هەیە فەڕەنسا چەندێک ئەتوانێ یعنی ئەو هەڵبژاردنە چ تەئسیراتێکی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەبێت و یا هەروەها لە ئەوروپا هەروەکوش بۆ خۆتان ئاگدارن ئێستا شەڕێک لە ئارادایە لە بینی رووسیا و ئوکراین هەرچەند ماکرۆن لەو دەورەی کە سەرۆکۆمار بووە هەوڵی داوە تقریبا لە بینابینیە بێ حتا یەک دوو جار لەگەڵ پوتین دانیشتنی بووە و بەو جۆرەوە ئەمریکا و وڵاتانی تر یارمەتی تەسلیحاتی ئەدەن بە ئوکراین ئێمە نابینین وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەوە بە توندی چوبێتە پای تەسیراتی وڵاتی فەڕەنسا لە باری سیاسیەوە لەم بابەتەوە چۆن نەبینن چ لە ئاسی نێودەوڵەتی چ لە سەتحی ئەوروپادا دەڵێ جگەلەوەی کە خودی فەڕەنسا چ دەبێ وەک وڵاتێکە بە هەر حاڵ ناسراوە بۆ ئەوەی کە مەڵبەندی مافی مرۆڤە وە زۆر یەک لە ئەفکار و بیر و باوەڕی پێشکەوتن خوازی لێرەوە هەستاوە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دەستکەوتە کۆمەڵایەتیەکانی ئەوانە کە ئەو هەڵبژاردنە چێت کاریگەریەکی بەسەردا دەبێت بەڵام ڕاست دەفەرمونون لە دوو شوێنەوە لە دوو بارەوە لە دوو بوارەوە دەتوانین بڕێک باسی لێ بکەین یەک ئوروپایە کە فەرمووتان و یەک بڕێک بەبڵاوتر ینی جەهان و ڕەوابەتی لەگەڵ ئەمریکا و ئەوانە فەڕەنسا یەکێک لە دامەزران و یەکێک لە کۆڵەکە بەهێزەکانی یەکێتی ئوروپایە هەر ئەوە لە دەورەی ژنرال دۆگڵەوە وەزیرێکی بوو کە بە هەر حاڵ زۆر کاری بۆ کرد و پاشان خودی میتران وانە ئەگەر لە بیرمان بێت ئەوانەی کە تەمەنیان ئیجازە دەدا یا ئەگەر بۆ مێژوو هەڵبگەڕینەوە کە ئەو دۆستایەتی کۆڵ هێلموت کۆڵ ئەوەی کە سەرۆک ئەعزەمی ئەڵمان بوو لەگەڵ فرانسوا میتران کە دەستیان گرت و لەو مەیدانەی کە ملیۆنها کەس چنە و دوو وڵاتە بەداخەوە ملیۆنها کەسیان لێیە کوشت لە دوو شەڕی یەکەم و دوو هەمی جەهانیدا ئەوە هێمایەک بوو سەمبولێک بوو بۆ دامەزرانی ئوروپا وە سەریش کەوت تا بەو ڕادەیە کە 27 کشوەری لێیە بۆ زۆربەیان نەک هەمویان بەڵام پارەی هاوبەش هەیە کە یۆرۆیە بەڵام یەکێتی ئوروپاش وەکو هەموو یەکگرتنەوەیەک وەکو هەموو ئەتلافێک وەکو هەموو هاوپەیمانیەک مشکلات و گیر و گرفتی خۆی هەیە کوچکترین بچووکترین شتێک لە ناو کۆمەڵدا بخڵقێ دەڵێن ئەوە تەقسیری ئەوەیە کە لە نێو ئوروپاداین پۆڵەکەمان دەدەین بە وڵاتێکی کە بودجەکەمان دەدەین بە و تەکنۆکراتانەی کە لە بروکسل دانیشتون و ئەوانە هەر بۆیە بەڕاستی ئەو کامڕۆن لە ئینگلیس خەیاڵی نەبوو لە ئوروپا بێنە دەرەوە بەڵام ڕقابەتی نێو حزبی خۆیان ئەوەی کرا کە ئەو جناحی هەرە حافزەکارەکەیان کە داوای ڕەفراندۆمی کرد کامڕۆن بۆ ئەوەی کە لەگەڵ خۆیانکە کوتی باشە ڕەفراندۆمێکیش دەکەین ئەسم بە هیوایەوە نەبوو بەڵام خۆب دیتمان کە چۆن بلە خەرعاکامەکەی چۆن بوو چ ڕیسکێک بوو ئەو بڕیارە کە بڕۆنە پێی ڕەفراندۆم بەهەرحاڵ ئینگلیس چوە دەرەوە ئێستا بۆی هەیە کە ئەوەی کە دەگەڕێتەوە بۆ پرسیارەکەی جنابتان هەرگە ئەگەر کەسێکی وەک مارین لۆپێن هەڵبژێردرێ زۆر بۆی هەیە کە ئەو ڕەوتە درێژەی هەبێت بە تایبەت کە دەزانین لە هەندێک وڵاتی بڵین ڕۆژهەڵاتیدا نازانم شەرقدا وەک بڵغارستان مەجارستان لەهستان ئەوانە ڕەوتایەکی سیاسی
بەهێزن و یان لەسەرکارن کە زۆر باوەڕیان بە ئەو ئەرزش و ئەفکاری بنەڕەتی ئوروپایە نییە بەڕاستی ئەوەیە کە ئەو مەترسی هەیە کە ئەگەر مارین لۆپێن بێ ئەو ڕەوتە درێژەی هەبێ بەڵام یەک شتی کاکڕەوە مارین لۆپەن تۆزێکیش سەبارەت بە مەسلەی ناتۆ هەر بۆ جۆرێکە ئەگەر ئەو سەرکەوێت لەوە ئاچیاسەن فەڕەنسا لە ناتۆ نەمێنێت پێش لە هەڵبژاردنیش پێش لەو شەڕەی و ئێستا دەستی پێ کردووە خودی ماکرۆنیش ئەو قسە کاتەڵێ ناتۆ وەکو جەستەیەکی بێسەر وایە بەڵام ئەم شەڕە تاندازەیەک هەم وڵاتانی ئەوروپایی ڕێکخستەوە هەم ناتۆی تۆزێکی تر بەهێزتر کرد هەم وای کرد کە ئێستا بەشێک لە وڵاتانی وە سەر بە ناتۆنین خەریکن داواکەن بێنە ناو ناتۆوەکو فینلەند و سوێد و شتیوە لە خودی فەڕەنسا ئەم مەسەلەی چۆناوچۆنە بەیانی لۆپێن چەندێک کە توانێت تەئسیری لەسەرەوە بێ کە فەڕەنسا لە ناتۆ دەور ببینێ یان نەبینێ و ئەم شەڕە چەندێک تەئسیرێ بێ کە ئەسەن بۆ خۆی لۆپێن ئەم پرسیارە بێنێتە ئاراوە دیسان لەم هەڵبژاردنەدا. بەڵێ زۆر ڕاستە ئەم نیشەمەویست بە بەشی دنیاکە یان ناتۆ یا ئەوانە ئیزافە بکەم بەڵام لەسەر ئوروپا ئەوە بوو کە عەرزم کردن بڕێکیش پەیوەندیان هەیە بەیەکەوە پرسی یعنی بڵێن بیرڕای گشتی لە فەڕەنسا لەسەر ئەمریکا و ناتۆ ئەوەی کە پێی دەڵێن غەرب بە قەولی معروف ئەوە زۆر بەڕابردوو هەڵدەگەڕێتەوە لە دەورەی شەڕی دووهەمی جەهانیەوە وەک دەزانن بێ ئەمریکا بەسەر چاومان بڵێن ئوروپا و بێ یارمەتی یا مەسەلەن یەکێتی سۆڤیەت وانە وەلێ بە هەر حاڵ بێ یارمەتی ڕاستەوخۆ و بەهێزی ئەمریکا فەڕەنسا خۆ سەر نەدەکەوت ینی فەڕەنسا و ئینگلیسوانە هەر بۆیە خەڵک بە نەوعێک خۆی بە مەدیونی ئەمریکا و بە نەوعێک بڵێن غەرب ئەو جۆرەی کە تەفسیر دەکرێت دەزان بەڵام هەل لە هەمان کاتتا ژنڕال دۆگۆڵ ئەو معروفەیەدی لە سازمانی ملەلدا لە ڕێکخراوەیە گرتوەکاندا کە چۆنی باس لە ئیستقلالی فەڕەنسا و لە ئەوان پەیوەندی لەگەڵ ئەو کشوەرانەی کە پێیان دەکوت جنبشی غەیری متحیدی ئەوانە هەمیشە مەوزوع و هەڵوێستێکی بوو کە نەیدەویست کە بڕواتە ژێرباری فەرماندەهی ئەمریکا هەر بۆیە کە وەختێکە ناتۆ لە 1949 تەشکیلی درا کە فەڕەنسا یەکێک لە دامەزرانەکانی بوون ئەمانە مرکزێک یا بڵێن ناوەندێکی فەرماندەهیان هەیە ئەو ناتۆ کە مەسەلەن خۆب دۆگۆڵ لێ هاتە دەرەوە دی فەڕەنسا لێ هاتە دەرەوە ئەوە 2007 بوو کە سارکۆزی دەورەی سەرۆک کۆماری سارکۆزی 2007 دیسانەوە چووە سەر ئەوە ئێستا زۆر کەم هەیە من منزورم بیرڕای گشتیە کە بڵێ لە ناتۆ بینە دەرەوە بەڵام ئەو پرسە کە لە فەرماندەهی گشتیدا نەبین باشە ئەوە هەیە ڕاستە چونکو دەڵێن ئەو فەرماندەی گشتی ینی دەچێت ژێر سەیتەرەی ئەمریکا بەڵام کە لە فەرماندەی گشتیدا نەبی ئەتو ئەندامێکی هەر کات پێت باش بوو وەک فەرمووتان لە ئۆکراین ئەو کارە دەکا ناکە ئەڵبەتە دەیکا کومک دەکا بە ئۆکراین بەڵام ڕاست دەفەرمونون لە ڕادەی ئەمریکا و ئەو وڵاتانی دیکە نییە ئەوەی کە ئەو شەڕە چکاردانەوەیەکی بووە بەڕاستی زۆر زۆر سەختە ئینسان حکمێک بدا تقریبن وەک دەڵێن چقۆیەکی دووبەرە کە دەتوانێت هەم بم بارا باش بێ دەزانین مەسەلەن لە مەجارستان بۆ ڤیکتۆر ئۆربان خب ئەو شەڕە نەعمەتێک بوو سەرڕایەوەی کە ئەتلافێکی زۆر گەورە پێک هات و 6 حزبی سەرەکی سیاسی لە پشتی یەکیان گرت بۆ ئەوەی دژ بە ڤیکتۆر ئۆربان بێسن بەڵام ڤیکتۆر ئۆربان بە
بەهۆی ئەو شەڕۆ و نزیکایەتی لەگەڵ پۆتین و فڵان ئەوانە بلەخەرە سەرکەوت. ئایا لە فەڕەنسایش ئەو شتە دەبێ یاننا؟ خۆب ئێستا ئەگەر حتمما بیستوتانە مارین لۆپن دوێنە و پێرە زۆر حەسەبانی بووە لەسەرەوەی کە هەر متهمی دەکەن بەوەی کە ئەتۆ نزیک بە پوتینی و فڵان و ئەوانە چون پوتین زۆر باش وەری گرت بوو داپێکوانە. ئەوەیە بەڕاستی مشکلە، دەتوانێت بە نەفعی بێ دەتوانێت بە زەرەری بێ، بەڵام بە گشتی بۆ بیرۆڕای گشتی فەڕەنسا ناتۆ پێم وانە شتێکی زۆر کەم هەن بەڵام کە دەڵێن لە ناتۆ بینە دەرەوە ئەوانەی کە بلەخەرە زۆرتر پاسیفیستیان پێ دەڵێن ینی سڵتەڵە بن و ئەوانە. بەڵام بە عام ئەگەر پرسێک هەبێ زۆرتر لەسەر بەشداری فەڕەنسا لەو ناوەندی گشتیەکەیەتی کە ینی فەرماندەهیەکەیەتی کە پێیان وایە نابێ زۆر لە ژێر دەسەڵاتی ئەمریکادا بن. بەگشتی لە دوورەوە نەوەک فەڕەنسەویەک، بەڵام لە دوورەوە کە تمەشا بکەین ئێستا تەواهی دەکەم، ئەویش ئەوەیە کە ئەو بۆیە هەیە ڕاستە ئەو بڵێن ئەو بابەتە کە باس دەکرێت لەم لاو لەولا ڕاستە کە خب ئەمریکا ڕەنگە پێی خۆش نەبێ ئەو یەکێتی ئوروپایە زۆر پتەو بێ زۆر بچێتە پێش. بەهەرحاڵ ئەوەی کە دەڵێن ئینگلیسی هێنا دەرەوە دەڵێن ئەمریکا بووە، یان ئێستا مەسەن چین و شۆرەوی پێشوی یان رووسیای ئێستا پێیان وابێت کە ئەرێ ئوروپا نابێ زۆر بەهێز بێت چون ڕقابەتێکە ئەوان پێیان خۆشە فقط لەگەڵ ئەمریکا مەسەلەن ڕوودەر ئەو بابەتانەش هەیە بۆ ئاگاداری فقط بینەران و بیسرانی بەڕێز، بۆیە دەتوان بڵێن پرسێکی زۆر بەربڵاوە. مەسلەیەکی کە دیسان هەر لەم هەڵبژاردنانەدا چەند پرسیار زۆر گرنگن، مەسلەی پەنابەرانە، مەسلەی ئەو وەزیەتی ئابووریەیە یا ئەو تەوەڕم یا هەڵاواسنەی کە ئێستا لە ئارادایە لە هەموو دنیا بەتایبەت لە فەڕەنسەش ئەمە بینین چوونە سەرەوەی قیمەتەکان و بۆ خۆی ئەمانە بووە بەوەی بۆ کەسێکی وەکو لۆپێن زیاتر بەو دروشمە هاتوێتە مەیدان کە هەوڵەدا قیمەتەکان بێنێتە خوارەوە، وەزیەتی ئابووری بگۆڕێ، فقر لەبێن ببات، ئێوێ سواری ئەو ناڕزایەتیە بێ کە ئێستا لە کۆمەلگا هەیە. بۆ خۆی ماکرۆنی شەردیسان ئەو دروشمانە ئەدات و ئێوە وەزیەتی ئابووری بگۆڕێتوانە، چەندێک ئەمانە ئەتوانن تەئسیریان ببێت لەسەر وەزیەتی ئابووریە ئەم وەزیەتی ئابووری و وەزیەتی ئێستای کۆمەلگا چ پەنابەران بێت چ مەسەلەی ئەو شەڕە بێت یا چ وەزیەتی ئابووری بێت چەندێک تەئسیری لەسەر مەسەلەی هەڵبژاردنە هەیە ئەگەرەکرێ بە کورتی کاک؟ حتمما تأثیری هەیە و بە تایبەت مەسەلەن لە 2017 یەکێک لە هۆکاری سەرکەوتنی مارین لۆپێن کە گەیشتە دەوری دووهەم هەر ئەو پرسی پەنابەران و نەک تەنیا پەنابەران بە تەوری کولی خارجی، یعنی ئەوەی کە بەهەرحاڵ بۆ کاردێ، ئەوەی کە پەنابەرە، ئەوەی کە لێرە بە دنیا هاتووە، بەڵام بەهەرحاڵ ڕیشەیەکی زۆر لە مێژینەی فەڕەنسەوی یان ئەوانەی نەبووە. ئەوانە فەڕەنسیش ئیستثنا نییە، فەڕەنسیش وەکو هەموو وڵاتەکانی دیکە وەک ئینگلیس وەک زۆربەی وڵاتەکان بەداخەوە ئەو شتە تا پەرێساندووە دیارە هۆکاری تایبەتی جۆرە جۆری هەیە. ئەو تایبەتمەندی کە دەتوانین بڵین بۆ فەڕەنسا ئەوەیە کە بە پێی مێژوویەکە بوویەتی لەگەڵ ئەفریقا، لەگەڵ چ ئەفریقا کە پێی دەڵێن ئەفریقای ڕۆژ چ ئەو شاخی ئەفریقا چ ئەوانەی کە بەهەرحاڵ پێیان دەڵێن مەغرب لێرە، یعنی مەراکش و ئەلجەزایر و تونس و فڵان ئەوانە، یان ئەو تێکەڵاویەی کە مەسەلەن دەورەیەک لە هەستانیەکان پۆلۆنیاکان بوویان لە معدەنەکانی فەڕەنسا یا ئەو پورتەقاڵی و ئیتالیایانە کە مەهاجرەتیان کرد هاتن کاریان کردوانە، تایبەتمەندی کۆمەڵگای فەڕەنسا ئەوەیە کە ئەو شتە ڕاستەوخۆ قەت باس بەو سوورەتە ناکرێت. بۆیە بەڕاستی زۆریش دیار نییە کە چ دەکەن یا چ ناکەن، بەڵام زۆر ڕوونە کە سیاسەتی لۆپێن ئەگەر ببێ بەسەر کۆمار
لەو بابەتەوە زۆر تونترە لە ماکرۆن و بۆ تاییدی فەرمایشەکەی جەنابتان ئێستا لە قودرەت دانیەوە وا بە هێمنانە قسان دەکا و بە احتیاطەوە، بەڵام سبەینێ ئەگەر قودرەتی کرد زۆر شت ممکنە بگۆڕترێ. ئەو مەترسیە بەڕاستوە ئەوەی کە بە وەزعی هەژاری و نەداری و ئەو پرسی ئابووری و پرسی کۆمەڵایەتی ئەگەڕێتەوە، ئەمن پێم وابێ زۆر یەک لە فەڕەنسیەکان زۆر ئینتزارێکی فعاتی و غەریبیان نییە. ماکرۆیان تەجروبە کردووە، پرۆژەکانی لۆپنیش زۆر تەبلیغاتی تر دەبینن. مەسەلەن زۆر یەک لەو پسپۆرانی بواری ئابووری دێن باز دەکەن، دەڵێن باشە و پرۆژە زۆر جوانە، بەڵام کێ پوڵەکەی تەمین دەکا، کێ بودجەکەی تەمین دەکا، بودجەکەی لەکوێوە دێ، یعنی زۆرتر شتێکی تەبلیغاتیە. بەڵام بۆ کۆبەندی باسەکەمان بۆ لەو پرسەدا ڕاست دەفەرمونون دەتوانم یەک شت بڵێم چون هەڵدەگەڕێتەوە بە هەڵبژاردنەکە، ئەوش ئەوەیە کە هەردووکیان ئەوڕۆ مەسەلەن یا نازام کەیە ماکرۆن لە مەسەلەن مارسەی کە زۆرتر مەلانشۆن لەوێ بەرحاڵ نوێنەری مەجلس هەڵبژاردراوە و لەوێ ئاخرین متینگەکەی لەوێ بوو، ئەوانە مەسن دەچی بۆ هەردووکیان ئەو تلاشە دەکەن، ئەو قەستەیان هەیە کە لە دەنگەکانی مەلانشۆن کەڵکوەربگرن. هەر بۆیە بڕێک ئەو بڵین ینی لۆپێنیش داوای لێ بردن، لۆپێنیش ئەوێ هەر لە مەلارشۆن ڕسمەن کوتوێتی بۆ ئەوەی کە ئیسلاحەکەیە بەکار دێنن عەلەیهی ڕاستی ئەفراتی، دەڵێن بە ئەم ڕێی نەدەین، ینی بە ماکرۆن یا ئەو دەم کە شیراک بوو، بەڵام بەرگری بکەین لە هاتنی لۆپێن. ئەو لۆپێنیش ئێستا ئەوەی هەڵگەڕانێتەوە کوتوێتی داوا لە هەموو دەکەم لە چەپەکان و هەموو بین بەرگری بکەین لە هین لە بەدەسەڵات گەیشتنی ئۆلیگارک. ماکرۆن ینی کردوویەتی ئێستا نییە باوە ئۆلیگارکی ڕوسیەکان ئەوی مقایسە کردووە لەگەڵ ئۆلیگارک، ینی ئەتوانم بڵێم بەڵێ ئەو شتە لە ئارادایەوە هەردووچان سعیە دەکەن کە هەرچی زۆرتر بتوانن بەشێکیش حتمما دیوتانە لە ئەخبار و شتەدا، بەشێکیش جوانی دانیشتجوو کە بەشێکی هەرواقع پێشکەوتووی سیاسیشن، ینی پێشاهەنگی سیاسین ببورن، ینی بلەخەرە ئەو بەشە سیاسیەی دانیشتجوەکانن ڕادەیەک ئەڵبەتە زۆر نین بەو سوورەتەی کە ئینسان دەیبینێ، بەڵام لەباری مدیاوە دەنگدانەوەیکی زۆر بووە. ئەوانە دەڵێن بە قەیمەتی ئەوەی کە لۆپێنیش بێتە سەرکار، ڕاستی ئەفراتیەکیش بێتە سەرکار، ئێمە حاضر نین بە مەکرۆن دەنگ بدەین. هەر بۆیە ئەو مەترسیەی عەرزم کردن هەیە. بڵێ لە کۆتاییە پێم خۆشە ئەم هەڵبژاردنانە لە ئاستی مەسلەی ئێران ئەگەر بکرێ بە کورتی چ تەئسیرێکیە بێ. ئێمە زانین کە فەڕەنسا بۆ خۆی لەو هەیئەتی وڵاتانی ڕۆژاوا کە لە دانیشتنەکان لەگەڵ کۆماری ئیسلامی یا مەسلەی بەرجامە هەیە بەشدارە. چنێک دەتوانێت ئەم هەڵبژاردنانە تەئسیری ببێ جای سەیە لۆپن یا ماکرۆن لەسەر ڕەوتی ڕووداوەکان لە ئێران و کۆماری ئیسلامی ئەگەرکرێ بە کورتی کاتم زۆر نەماوە کاکڕۆکە. بەڵێ بەسەر چاو ئەو وتوێژانە دیارە ئەوروپاش تێدا بەشدارە بەگشتی نەک فەڕەنسا، هەر سەرۆک کۆمارێک بێ بە ناچار ئەبێ لەگەڵ وڵاتانی ئوروپایی ینی ئینگلیس و ئاڵمان بە تایبەت کە لەو وتوێژانەدان هەوا هەنگ بێت و لەگەڵ ئەوان بیر و ڕابگۆڕێتەوە. ئەوەیە بە تەنیایی زۆر کاریگەری نییە، بە تایبەت کە خۆ وەک دەزانین بڕیار دەری ئەسلی ئەو وتوێژانە ئەمریکایە نەک بڵین فەڕەنسا یا ئینگلیسەوەی کاردانێکی. هەر ئێستاش لۆپێن مەشهورە بەوەی کە بە کۆماری ئیسلامی نزیکە و لەگەڵیان مماشات دەکا و ملایەتی هەیە و ئەوانە
جاگەریش بێتە سەرکار دیارە زۆرتر بە قازانجی دەتوانین بڵێن جمهوری ئیسلامیە بەڵام کاردانەوەی لە چ ڕادیەکدا دەبێ من پێم وانە زۆر بێت بەو دەلیلەی کە عەرزم کردن چون بریاردەڕی ئەسڵی نیە ئەگەر لەبیرتان بێ فرانسوا ئۆلاند زۆر یا فەبیوس کە وەزیری خارجەکەی بوو زۆر هەوڵیاندا ئەسەد و ئەوانە بەڵام تا زمانێکە ڕووسیا و ئەمریکا پێک نەگەیشتن ئەو شتە مسۆگەر نەبوو یان سارخۆزی لە لیبی ئەو هەموو جەنایەتەکرا لە لیبی ئەو هەموو بەدبەختی بۆ خەڵک بەسەر هات بەڵام بەداخەوەم ئەو جۆرە نەڕۆی کە لە ئەوڵەوە قەولیاندا ببوور بەڵێ کاکڕۆ گیان زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنمەیەدا زۆر سپاس بۆ هەموو زانیاریانەی کە لەسەر هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە فەڕەنسا بە بینەرانی بەرنامەی دیالۆگدا من سپاس لێواکەم و هەروە دیسان ڕێزی تایبەتمە هەیە بۆ بینەران بیسەران و هەموو عزیزانێک کە لەو بەرنمەیە خۆیان پیاوماندوو کردووە و داوای سەرکەوتندان بۆ دەکەم دیسان ڕێز و دیسان سپاس زۆر مەمنون زۆر سپاس بۆ بەشداریتان بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا بۆ جۆرهاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوی خۆشتان بۆ بەئەوە دەخوازم